بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین تاری ئەم بەشی کۆتاییەمان پڕێتی لە خێرایی تۆ لەگەڵ ئەم پێشبڕکی ئۆتۆمبیل و اینجا با بڵین دراگ ڕیس و درافتۆمانە چۆنی سیرکردنی لە بینەر بم حەزەکەی بۆ نمونە توانای بەشدار خۆم حەزم لە تیژ سەرجادە شتیوات نەکردو سەرکە ناوەڵڵا هەتا ئێستا نەکردو ئەوانەژی تر برادرانمان لە بەڕێ بەرایەتیات و سەر پێچەکان خۆی ترە وایەت ناوم تۆمار کرد بەس لە خوا بەزیابێت تا ئێستاوم نەبوو نەهاوڵاتیەکی بێکێشەی لەخوا بەزیابێ بۆ ئێمە هەر نابێ شتانە بێکۆمال بەڵام بەداخەوە هەندێک جار ئەبینێن لە سەرجادەیاوی کەسی باقی پێڵەن گەنجان بە یەکەوە ئەم پێشبڕکێیە ئەنجامان بەڵام خۆی لە ڕاستیە ئەمە ڕێکخستنی بۆ کراوە شوێنی تایبەتی بۆ ڕێکخراوە هەر ئەسڵەن هەفتەی ڕابردوو لە شاری سلێمانی پێشبڕکەیەکی زۆر ئاستی باڵا بەڕێوە چۆ لە ئاستی عێراقا تایبەت بە ئەم دراگ ڕیسە و هەر بۆیە ئێستا ئێمە میواندارەتی چەند میوانێکی خۆشەویستمان کردو بووی کە لەسەر ئەم بابەتە زانیاری زیاتر وەرگرین و لەگەڵ بەڕێزیانە بدوین هەر بۆیە هەرێک لە بەڕێزان محەممەد باقی و بەڕێز ناوزەنگ ئیبراهیممان لەگەڵدایە هەردووکیان ئەندامی تیمن و هەروەها کاک تیشک غەفاریشکە بەشدار بووە زۆر بەخێربێن کاک محەممەد سەرەتا بابێنێ لای بەڕێستان ئێوە کۆمەڵگەیەکتان هەیە ناوی GMS ئۆتۆیە هەر تایبەتە بە ئەم پێشبڕکەی درەفت و با بڵێن دراگ ڕیسەکە جا ئەگە بەڕێزت پێمان بڵێ لەم کۆمەڵگەیە ئێوە چۆن خزمەتەکەن بۆی کە ئەوەی حەزی گەنجە ڕێکخستنێکی دروستی بۆ بکەن لێرەوە دەستخۆشیش تاو لێ واگەم زۆر بەخێر سپاس بەخوا من وەکو ڕئیس لژناتی سارای سلێمانی عید وەخۆمە پێشتر ئەم شتانە لەسەر جادە زۆرەکرا وەکو ساکە ئێوە باسان کرد ئەمەیشێک بوو کە خۆمان ئەم شتانەمان لەسەر جادەیە بەس سا تاو دەستخۆشی کە لە کاقوبات و کاک باڤێڵ و جەماعەتی سکرتاریەت کە شوێنیشیان بۆ دابین کردوین و ئەم گەنجانە مەتاڕی عربەتە فڕۆکەخانەی عربەت زۆر مەزبوطە بۆ دراگرێسەکە بەعزە شوێنێکیان نەتێ لە هاوکاری ئەوان ئەچین مەسەلەن بۆ دریفتەکە شەر لە زانکۆی سلێمانی شەکرێ سارەکانی کە بەشداریە بنەوە نییە بڵێ بچێتە سەر جادە توانێ ئەو شتەی پێ بکە ئەم سارانە خاصم بۆ شۆنە یعنی هەمووی حتاوە حازرە و سێفتیش و مەزبوط فەحسەکرێت اینجا داخلی ناو دراگرێسەکە بێت دەسپاس بەخوا بەس لەم ساڵەیە تقریبان 5 ئەڤێتمان هەبووە 5 ئەڤێنتەکەی کە کردومانە لەسەر ئاستی هەموو عێراقا ینی لە سپاس بەخوا 19 محافەزەی عێراقا بە هەڵەبجەوە بین بە 19 سپاس بەخوا لە 18 محافەزە عێراق نەکراوە بێژگە لە کوردستان و سلێمانی نەبێت ستانداردەکانی تەواوتان جێبەجێ کردووە هەموومان بە جێبەجێ کردووە کتابشمان بۆ هاتووە کە لە بەغاوە خۆیان داوایان کردووە کە ئێوە باشترین محافەزەن لە عێراقا ئەبێ دراگڕێسی 2025 بۆ 2026 لەسەر ئاستی هەموو عێراقا لە شاری سلێمانی بکرێت ئەوە جێگەی دڵخۆشیە کاک تیشک زۆر بەخێر بێت سپاس بۆ ئامادەبوونە تۆکو بەشدار بوویەک لە پێشبڕکێکەکە مەرجەکان چییە کە بۆ منە کەسێک بێوێت ئەمە جیاوازەوەی کێمە باسماگە کەسێک لەسەر شەقام تیژڕۆڕوە لەگەڵ ئەمەی ئێوە جیاوازە چکەوەی ئێوە ئەبێ خۆتان هەم لە ڕووی جلوبەرگەوە هەم لە ڕووی پێداویستی هەم لە ڕووی ئۆتۆمبیلەکەی کە بەکارێنن ئەبێ زۆر پارێزراوە بێ یاخود پێشترە بێ ڕاهێنانی تاوتانگرێ بۆی تووشی هیچ گرفتێک نەبن شتەکە و چێژ بێت نەک ناخۆشی لەکرێتەوە تۆکو بەشدار بێک چۆن خۆت ئاماداکەی ئەگەر مایکەکە تۆ نزیکەی تۆ سپاس یەکەمیش ئەمادەیەکی تەڵان سیارەکەتە چکە تۆ وەرشە بە سیارەکە ئاکرێ بەڕاستی چی بوو سیارەکەی تۆ من BMW ئەمسری کۆمپیتیشن بوو لەگەڵ کاکە حەمەد جگەوەی کە ڕئیسی لیژنەی ئۆتۆمبیل لە GMS بێتکەوە خۆشی میکانیکە لە دەرەوە لەگەڵ کاکە حەمەیە هەوڵمان نا سیارەکەمان باشتر کرد یعنی حازرمان کرد بۆ ئەو وەرزشە کەوا بێت نەتیجەیەکی پێبێنی سیارەکە و سپاس بەخوا یعنی نەتیجەکەشمان خۆش بوو و مەرجەکانیش کە ئەمان دایان نابوو مەرجی داخل بوونەکە تەنها تۆ سیارەکەت پێبێ و سیارەکەت ڕۆنی لێ نەچێ ئاوی لێ نەچێ بۆی جادەکە پیس نەکەی بۆیە تووشی با بڵێن شتێکی خەتەر نەبی لەو شوێنەیە و تایەکانت باش بێ و هەروەها وابێ کە مەرجەکانی سەلامەتی لە ناو سیارەکە تا هەبێ قایشی خۆبەستنەوەی ئێرباگە و بابەتانەی ئەبێتی ئایبێ و ئەتوانی بەشداری پێ بکەی ئیتر هەر جۆرە سیارەیەک بێ بەڵام ئیتر هەر کەسە و بەپێی حەزی خۆی بەپێی توانای خۆی سیارەکەی بەرەو پێشەوە با بۆ ئەو ئاستێک کە خۆیەوێ بۆ بتوانێت نەتیجەیەکی پێبێنێ هەمووی چاوی لەسەر نەتیجەیە باشە لە پاڵەوانێتێکی هەفتەی ڕابردووی دراگ ڕیسە جەنابەت بەشدار بوویت کاتیش چۆن بوو
وڵی یەکەم من زۆر بەشداری پاڵەوانێتیەکانم کردووە و ئێڤنتەکانم بەشداری کردووە بەڵام ئەمەیان زۆر جیاواز بوو ئەمەیان بەڕاستی زۆر تایبەت بوو لەبەرەوەی یەکەم جار بوو تا ئێستا ببینم بێ کێشە یعنی کۆمپلیت کامل لە ئەلف هەتایە زۆر بە مەزبوطی بەڕێ و بچێ و هیچ ینی ژنەی تەحکیم و با بڵێن جادەکە یا با بڵێن ئەو سیارانی کە بەشدار بوون باوەڕ ناکەم کەسێکی وە هەبێت کە گلەیتیا بوو بێ ینی زۆر بە مەزبوطی کرابوو 100% زۆر پرفکت زۆر باشە دەست خۆش با بچینە لای کاک ناوزەنگ زۆر بەخێر بێ بێگومان ئەم کێبڕچیانە ئەم پێشبڕچیانە دەڵێن کێبڕچیترە بووی کێشی کەلەیەکی کە باشتر بێت لە تژڕێکە و ئەم پێشبڕچێش ئامادەکاری ئەوێت ئامادەکاری لەوەی ئەوەی کە کاک محەممەد باسی کردێمە بەس لەسەر ئاسی سلێمانی نیە لەسەر پارێزگاکانی ترە بۆ نە کەسێک بێوێ گەنجێکە ئەتوانێت وەکو کاکتیشێک توانایەکی باشی هەیە ئۆتۆمبیلێکی باشی ئامادەکردووە بەڵام لە یەکێک لە پارێزگاکانی ترە پەیوەندیکردنی بە ئێوە چۆنە وابێت تایبەتمەندیەکانی چی بێت چۆن ئێوە ئەتوانە و کەسە وەربکردن و بەشداری بکات لەم پێشبڕچەیە ئێمە لە تیمی GMS کۆمەڵێ خاڵ و ستاندەرماندانەوە لەو ستانداردانە نابێت لا بدرێت هەشت خاڵێکی هەبێ یا مەسەلەن نەقسێکی هەبێ ئەبێت چاکی کات و ئەنجا بێتەوە بەلایەمە و بۆ بەشداریکردنەکەش ئێمە لیژنێکمان هەیە کە کاک محەممەد خۆی سەرپەرشتێکە عیدی وەرگرتنی ئەم سارانێ یعنی ئەو شتانیتیانە بێ ڕەفزەکرێتەوە بە پێی عیلاقات و ئەمانە ئەکرێت جا باشە ئێوە تەنیا هەر ئەوەی چاودێریەکەن بۆم نەبزان مەرجەکانیان تایە یان نە پێشوەختەش یارمەتیان ئەیان ڕاهێنانیان پێیەکەن ڕای بەدا خۆشوێنێکی وامە نیە تا ئێستا ڕێنانی تا بکرێ ئیتر لە هەوڵێن ئینشەڵڵا لە مستەقبەلا شوێنێ وەرگرین و حازریکەم بۆ مەرجە بەس وەکو یارمەتیەکە پیانڵێ مەسەلەن ئەو فلان خەڵ تێ چاکیکە و بۆ تووشی مشکلە نەبینێمە باشە کاک محەممەدەوەی کە بەشدارە بێت ئێستا لەوانەیە من حەزم لێنە یەکێکی کە حەزی لێ بێ ئێوە لە خۆ یەکسەر نایخەنە ناو چەپڕچێکەوە ئەبێ بۆ نمونە پێشینەی کێبێ بزانانی ئەم کەسە ڕایەنانی کردووە چکە یەکسەر تیژڕۆی شەروە لەوانەیە کاکتیش باشتر بزانێت تیژڕۆی هەروە ئاسانیە لەوانێت تۆ تیژڕ بەس لە کاتێکا لە ساتێکە ئەم سیارێ لە دەستۆرجیە خوا نەخواسە لەوانەیە چەندین ڕووداوی ناخۆش بە دوای خۆیان بێنێ ئێوە پێشتر چۆن لەگەڵ ئەم کەسانەیە ئێوە بەشداریەک ناوی ئەمە چووکە خۆمان پێشتر لە سپاس بەخۆ لە 2009 خەریکیم یشین ناسراوی لەسەر هەموو عێراقا باشە ئەمما من بەسەم نەمسا وازمە سیواقێنەوە چووکە بووم بە ڕئیسی سارەکان سلێمانی ناتوانم لە سیباقی نەکەی ئەبێ خەریکیەوە ئێمە خۆمان گروپشتمان هەیە یەکەم شت لەسەر ئەم بەتوڵێکە کردومان لەسەر ئاسیا و عێراق ینی بەشداریمان هەبووە لە بەسڕەوە هاتووە لە کاربەلا هەیە لە بەغامان هەبووە لە مووسڵمان هەبووە ینی هەموو مەحافەزەکانی عێراق بەشداری کردووە لەم بەتوڵەیە ینی سپاس بەخوالەوەیانە وەکوی کە تۆ شێڵی ئێمە پێشتر ڕێمارەکان پێتەڵم ئێمە 400 مەترە سیباقەکەمان باشە سفر هەڵەسی بۆ 400 مەتر ساری تیا بووە برادری خۆم بووە ینی برادری نزیکی ئازیزی خۆم بووە تاکەی بە کەڵک ناتوە نەمێشتەوە بەشداریکە کەەوە هیچ هینەچیتیانە ساری تیا بووە بەسیترین ڕۆن لێچوونی چێ بۆ نەمێشتەوە بەشداریکە بۆ لەبەرستا ئێمە لە ساڵی 2025 جان وەکو ساڵانی کۆن نەبوو کە ئێمە خۆمان بەشداری سیباقمان کردووە سا تایسلیک هەیە تایسلیک بە ئاسانترین بە یەک قەترە ڕۆنیان بە یەک قەترە ئەو سارەکی لە دەستی ئەڕوە جا سێفتەکانی هەمی مەزود پێڵین اینجا هەروەش بێتەوە وەکو پێشتر بۆم باس کردی طبعاًەوە بە چالاکی کاقوباتوان و جەماعەتی کاگنەورۆز سکرتاریەت پێشتر 4 ئەڤێنتمان کردو بوو هەر لە عربەتی خۆشەویست باشە لەو 4 ئەڤێنتە بەشداریان کردوونی ئێمە وتمان ئەڤێنت نەمانوتەوە بەتوڵە کە پێم وتی اتحادی عێراقی سێری کردو و جەماعەتی عێراق سەریان کردووە کە ئەم ئەڤێنتانە ئاوەڕێک و پێشی یەکرێت و بە نیزامێکی جوان و لەبەر ئەم شتە زۆر لە محافەزەکانی کە ڕوویە حەز ناکەم لای محافەزەکان بێنمێ هەموو کوبراوان کراوە لەوانێ لە ڕاوەندی یەکەم بۆ ڕاوەندی دووەم تێک چووە جمهور نایهێڵێ جەم لێرە ینی دەستخۆشیێک نازانم لە جمهوری سلێمانی ناکرێ نازانم بەچی خۆشیێک بیانەمەوە نە بە گوڵ نە بە هیچ شتێک ئەو شۆنی کە بۆ ئەوان دانرابوو شۆنەکەم پێم ناخۆش و بەدڵ کە ئەو شۆنە شۆنی جمهور بێ ئەوە نەبوو سپاس بەخواش کە هاوکاریان زۆر کردی شۆنەکەمان ئێمە یەک داواکاریکەمان هەیە لە حکومەت سپاس بەخوا وەکو یەکێتی وەکو کاقوبات و کاکبافێڵ ئەم ساڵ زۆر خزمەتی گەنجیان کردووە بە عامەتەن سا وەکو جەماعەتی سا لەگەڵ ڕێزمایە پێشتریان و جەماعەتی شاهینە و ئەوان چووکە سارەکی بێ ڕقم و بێت تۆمارە ئەوە ئەکا لە سەرجادە وا ئەکە باوەڕەکەی لە 2 ئەڤێنتە بەشداریان کردووە
يعني لە ئەڤێنتی یەکەمیشان دووەمی هێنا سپاس بۆخوا لەم ئەڤێنتی کێ ئەسە لەم ساڵێکە بەشداریان کردو کێشەیان کەمتر بووە لە جەماعەتەکەی خۆمان یعنی بەبەستم لە بەسم لەوەیان نییە من بڵێ مەڵا ئەمە ساریی مۆدیل کۆنیان ئەمە ساریی مۆدیل تازێ ئیلاقی نییە بۆ ئەبێ هەموو ساراکان ستاندەر بێت حازر بێ بۆ سیباقەکە بە پێ ئەو مەرجانە کە پیانەڵێم کڵاویان پێبێ حریقیان پێبێ دەستکێشی خۆی پێبێ سارەکەی ئەو سێفتیانی تابێ داخڵەوێ باشە کاک تیشک یەکێ لە بەشدار بوانی بەڕێزە دوێت ماشەڵڵە زۆریش چالاکیت بەردەوام بەشداری ئەکێ وا هەیە ئێستا ئەمان مەرجیان داناوە بۆی کە هەر ئەسڵ لە بەرژەوەندی خۆشدانایە مەرجەکان پابند بوون پێی بە ئاسانی لە لای خۆمان میکانیک و فیتەرمان هەیە هەموو ئەمانە بتوانێت جێبەجێکا بۆتان وڵی طبعا وەکو هەموو وەرشێکی ترێ بژماناتی تایبەت بخۆی هەیە کێشە ئێستا فیتەر و ئەمانە نییە ینی میکانیک ئەمانە ئەلحەمدولله هەیە ینی بەڵام کێشەمان ئەشیایە ئەو سیارانی کە ئێمە پێمان هێستا بۆ نمونە بەش بە حاڵی خۆم سیارەکەی من یەک بڕغووی تەگەرەکەی با بڵین بڕگویی تاگەی دەست ناکەوێت هەتا مەکینەکەی یەکشتی نییە طبعا زۆر گرانە طبعا خەرجی زۆر گرانە هەر ئەو بنزینێکی ئیشی پێکی بنزینی ئاسایی نییە بچی لە بنزینخانەیەک بنزینی تێگەیت و یەکسەر تۆ بڕی داخڵی ناو بتوڵەیەک بێ و ڕۆنی کە تەیەکی ڕۆنێکی تایبەتە ئیتر لەمانە شتە بەسیتەکانن پایەکەی ئیتر بۆ هەموو شتەکەین لەوە بگرە هەتا سیارەکە خۆی کە سیارێکی تایبەتەوە وانێتە تۆ ئەگەر بتوێ بە سیارێکی ئاسایی بەڕاستی ئەو سیارانی کە هەر یەک لە ئێمە ڕۆژانە بەکارێنین بچی پێش بڕکەی پێ بکەی نەتیجەت نابێت تۆش بۆ نەتیجاجی بۆ بێت کەواتە بێ شتەکانی جیاواز بێت ئەنجا ئێستا سپاس بخوا میکانیکەکانمان لە ئاستی باڵایەن بەڵام ئەوەی کە دەست ناکەوێت ئەشیاکانە بۆچیش دەست ناکەوێت لەبەری هەر کەسە و جۆرێک سیاری پێ هەر کەسە و ینی ئەو کەسانی کە ئەشای سیارە هێنن فریان ناکەوێت ئەشیا بۆ چەند کەس بێنێ بۆ چەند سیارە بێنێ و لەبەر خاتری یەک شخص و یەک سیارەش بەڕاستی قورسە کابرا ینی یەکدنی ئاشیا بێنێ ئێستا خۆ شارەزای ئۆتۆمبیلی ئەم جۆرە بووی دوایە طبعا زۆر باش لە ئۆتۆمبیلانە وای تۆتت ئەیناسی لە سوشیال میدیا ماشەڵڵا لە هەموو جۆرەکانی ئۆتۆمبیل یایتر لەسەر تایبەتمەندیەکانی لەسەر ئەوەی چ مواسفاتێکی تازە لەسەر جۆرەکانی ئۆتۆمبیل زۆر باش شارەزا من جگەوەی وەرزشاکەم هەر تقریبا حو ساڵیشە بێ ئیشم لە ناو دنیای ئۆتۆمبیلە کڕین و فرۆشتن و ئیتر فێربوونی مواسفاتەکانی و ڕیڤیوکردنیان و ئەواهی ینی هەر یەک خولیامەیە ئەو و ئیشەکەشم هەرەوەی دەست خۆش زۆر سپاس بەگەر بە تەماو بم پرس بە کاک تیشکەکەم یان کاک محەممەد هەر سێشانەکانیە کاک ناوزەن ئێستا بۆ نمونە ئەم پێشبڕچیانە کۆمەڵێک ئەبێت کاری بۆ بکرێت لەم ڕووی ئەوەی کە ئۆتۆمبیلی فریاگوزاری خوێن لەو شوێنە ئامادە بێ خوانە خواسە ڕووداوێک بوو ئەو گەنجانە بۆی تووشی ئەڵامانە بەیامەش بیبینین ئەو گەنجانی کە لێ بەشدارم ئێسامە کێبرچەکەیە ئامادەکاری باشی بۆ کراوە باش بۆ ئەو دیمەنەم بینی کاک محەممەد دوایی تۆش وەڵامی ئەوم بەرەوە تا چەند بۆ نمونە لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی ئەوەی ئۆتۆمبیلی ئاگرکوژێنەوەی لێ بێخوانە خواسە هیچ ڕووداوێک ڕوونەیە و ئەوەی کە بینیشمان شوێنی وابزانام کاک محەممەدیش خۆی مەبەستی ئەوەی بوو کە داوای کرد شوێنی ئەوانەی کێن بۆ بینین شوێنێکی تایبەتیان بۆ بکەنەوە چکە خوانە خواستن جادەکەەوە نزیکن ئۆتۆمبیلێک بە شێوازی ڕێڕەوەکەی بگۆڕێ لەوانێ زیان بۆوان بگەین دوای ڕوونکردنەوەشمان بنێ لەسەر چۆن کارتان کرد بوو بابەتە بەڵێ بە خۆشحاڵیەوە این بەڕێوەبەراتی نووسنگی سلێمانی و ئاگرکوژێنەوەی سلێمانی دایمە هاوکارمانن دایمە بەدەم داواکاریەکان و هاتوون لە هەموو ئیڤێنت و چالاکیەکانمانە بەدام وجودیان هەبووە بۆ شوێنی جمهورەکەش ئەوە توانێت کاک محەممەد خۆ دوایی تەفاسیلی زیاتر بە ئەنجا ئێمە تقریبان 2 هەفتە بۆ 3 هەفتە پێش وەخت ئامادەکاریەکەین بۆ سیارەکان کە ئامادەکاریەکەم بۆ شوێنەکە بێت تووشی خەلەل و کەمکوڕی نەبین چکە ئامادەکاری زۆریە باشە کاک محەممەد بۆ هەموو کەسانی ئارەزومەندن بێن لێ بینەر بن سێرکەم بزانن چێ ئاستی خۆی بە باشی پێشکەشەکە چیتان کردو بووی کە بربەستێک هەبێت لە بینی بینەر و چێپڕچێکە بووی خوانە خواسەگەرە شتێک بوو بەپێی تەسویرەکە کە بینی و ها مەسافەی لای سارەکە من پێشەوەی بەشداروی سایق وەرقی مێمزای لە سەرەکە ئەبێ سایقێک و مساعیدێ بێ ئەم خەڵانێک ئێمە نووسیمانە لە سەریە بێوانە جێبەجێ بێ کە بەجێ بێ نەبێ خۆی بەرپسیارە بێ لەم شتانە هێشتەکان ئێمە هەمووی قانونیە و نییە بڵێ شتێکی بێ قانونی بێ بێجگەلەوەش سایق و مساعیدی خۆی بەجیاسە کاکتشک سایق و لە ئێمە مساعدیی خۆی لەگەڵایە بۆ یارمەتیدانی بانزین تێکردنیە مەسەڵەن یان هەم فەحسی هەواتکردنیان ئەوانە جەمنش بۆی وتم بۆ جمهور
من پێم خۆشە لەوانەیە سە قسێ بکەم خەڵک پێی ناخۆش بێ لەم شتەیە خەڵک وازانێ ئەم شتێکە ئێمە ئیکەین خەتەرە یان ئەوەیە ئەمە شتێکی عالەمیە ئەمە لە وڵاتانە شتێکی عالەمیە سا دووبەی لە سایانەوە پێنجی خواوەچی ئیشکردنی و نانی داهاتی وڵاتەکەی لەسەر ئۆتۆمبیلە ئەی ئێمە بۆ نەمان بێ ئێمە فەرقمان چییە سپاس بەخوا کە لە هەژدە محافەزە یەکەم بووین لەسەر ئاستی هەموو عێراقا سپاس بەخواوەش نییە بڵێ ئێمە هەموو ساڵێک بەس سلێمانی یەکەمە بێ باوەڕ ئەەکەی لە 2013 جەماعەت بەشداریان کردووە لە هەمومان بەشداریمان کردووە لە بەطوڵاتی دەرەوەی کوردستانە یان جاران لە بەسڕاکرا لە کەربەلە کراوە لە بەغا کراوە باوەڕێکی هەر یەکەم و دووەم و سێهەمی هێرخۆمانی بە شەرتێ ئەوان پارەکەیان لە ئێمە زیاترە کە سەرفیان کردووە لە سارەکە سارەکانیان لە سارەکانی ئێمەش باشترە بەس تەرکیز و ئەو عەقڵەی کە ئێمە هەمان نەسپاس بۆ خۆی گەورە کە کوردەیەتی کەس نییە پێ بگە ئێمە بە کورفەیەکی کەم و بە شتێکی کەم سارەکەمان لەوەی ئەوان بەقوترە بێت سایەقمان هەیە یعنی سپاس بەخوا من بڵێم نەکو بڵێم تشک براترمە زەلامێکەیە لە بەغا با ناویشی بێنم ناوی عەلی ڕەجا تر ئەمە تۆپیەکی عێراقە لە سفرە کەس لی نائەبردەوە کاک تشک هەسا بە دەستکاریکردنی سارێکی کامارویەکی زێتەڵوەنی تەحەدای کرد سپاس بەخوا لەناو بەتوڵەکەش لێ بردەوە فەرقەکەشیان زۆر بوو تروای لێ هاو کە سایقەکە وازیاناوەتی کاکە لی بردومەتەوە جمهور و مساعدەکان ئێوە نابێت دووبارێکی تۆ لەگەڵ ئەم جزە دووبارەشی کردو هەلێژی بردەوە مەبەستی من لە چییە من سپاس بەخوا لە هەموو لە ئاستی سەر ئاستی دریفتە هەر لەناو کوردستانە یەکەمان هەیە ئەو شۆر لە سلێمانیە حەمە سەردارە یەکەم یە ناو لەسەر ئاستی هەموو عێراقا لە ساری ئۆتۆمبیل هەر عینەش لە دریفتە لە جوانی سارێ هەر عینەشت لە باشترین عینەشت دەمجە من پێم خۆشە شوێنێکمان بۆ دابین کەم بۆم شتە زۆر باشە مەبەستی بۆمش نییە بڵێن ئەمە قازانجی هەموو نەفەرێکی تایە لەوانەیە شەریکی ڕیدبۆڵەوە نییە بتوانم لەوانەیە ڕیدبۆڵ عالەمیە پێویست بۆ ناگە کە تۆ بینیتی ساحەیەکی دریفت هەیە و دراگرێسێکی هەیە ستاندارد بێت یەت بە سپۆنسایی شۆنەکە سپۆنسەری ئەکڕ مەمنونتە بێت دواتەکەوێ اینجا من بۆ ئەم شتە حتا زووترین کاتە بۆ لە کوردستانە نێکم لە سلێمانی نێکم کابرای تورکیایە بۆ لاو لە سعودیایە بۆ لەو لە بەغاویە بۆ لەو لە فلان کە تۆ تەواوی بە سەرچاوی هەموو حارام هەر چۆن کە ئێستا لە ئاستی عێراقیشە تەنانەت دانیان بە ئێوەیاناوە بە قەولی جەنابەت با لە وڵاتانی دراوسێشەوە لە وڵاتانی عەرەبیشەوە هەر بەم شێوەیە بێت زۆر سپاسان دەستان خۆش بێت زۆر بەخێر بێن هیوادارین کە بۆ کێبرچیەکی کە ئەوانەی کە داواکاریتانە بۆتان جێبەجێ بکەن بۆی کە بتوانێت بە باشی خۆتان ئامادەکەن دووبارە سپاس بۆ ئامادە دەستخۆشی لێ واقعی مەتەواوی جا دەستخۆشی تایبەتش بۆ کاخوباتانکەم کە خۆی یارمەتی ئەم گەنجانیە دەستخۆشیی تاوای لەگەم هەتا کوسام نەبینیوە بەس ئەمە دڵی هەموو گەنجێکە کە دەستخۆشی کە لیەکە ئیس هەموو ساقەکانە ئینشەڵڵا خوایە قەت ئەوە لە پشت گەنجەنەوە بن و بەردەوامن لەگەڵ گەنجە ئینشەڵڵا هیوادارین دەستان خۆش بێت